يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆرترین وشەیەک کە گوێبیستی دەبین و لە شاشەی تیڤیەکانەوە، لە کۆڕ و سیمینارەکانەوە، لە ناو دانیشتن و میوانداریەکاندا قسە و باسی لەسەر دەکرێ و بە گوێماندا دەدرێ و بە زمان بەکاری دێنین بریتیە لە وشەی قەیران. هەمومان دەڵێن قەیرانە، قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی، کە قەیرانە ئابووریەکەش هەر بەرهەمی قەیرانە سیاسیەکەیە و ئەوی خوڵقاندووە. نەک لە کوردستاندا، لە تەواوی جیهانی ئەمڕۆدا جیهان بەدەست کۆمەڵە قەیرانەوە گرفتارە و لە هەوڵی چارەسەرکردنیدایە. وەکو قەیرانی زۆربوونی مرۆڤ، ئەمڕۆ ئامارەکان دەڵێن مرۆڤایەتی هیچ کات بەقەدەر ئەم سەردەمە زیاد ناکە. هەموو ساڵێک ڕێژەی دانیشتوان زیاد لە حەدی خۆی دێتە سەر زەوی. گەرمبوونی گۆی زەوی، بەستەڵەکەکان دەتوێنەوانێ و مەترسی گەرمبوونی گۆی زەوی لەم ڕادەی ئێستایدا زانانی فەلەکناسی و واری فیزیایی بەخۆیەوە مەشغوڵ کردووە. پیسبوونی ژینگە، کە ئینسان ئەگە هەرچیەک بکە ناتوانێت لە پیسبوونی ژینگەکەی دەوروبەری خۆی بپارێزێ. کێشەی برسێتی، چەندین نەخۆشی تازە کە هاتوونە ئاراوە و لە زمانی پێشوودا نەبوون. ئەمڕۆ لە تەواوی سەر زەویدا 48 وڵات زۆر هەژارە. 32 وڵاتیان لە ئەفریقایە، 14یان لە ئاسیایە، هایتیش لە وڵاتی ئەمریکا، لە کیشوەری ئەمریکا. ئەو 48 وڵاتە لە 113 دانیشتوانی سەرزەوی پێکدێنن. یعنی لە 100 کەس لەسەر زەویدا 13 کەسی لە ژێر سفرەوەیە، لە ئاستی هەژاری خوارەوەیە. ڕێکخراوی فاو کە ڕێکخراوێکی جیهانیە بۆ خۆراک و کشت و کاڵ دەڵێ 844 ملیۆن کەس ئەمڕۆ لەسەر زەویدا لە برسانە دەناڵێنێ، نانی ڕۆژانەیان نییە. 844 ملیۆن کەس ڕۆژانە بۆ نانێک محتاجە. هەر ڕێکخراوی فاوی نێودەوڵەتی دەڵێ 100 ملیۆن منداڵ بەدخۆراکن، واتە نەخواردنی پێویستیان هەیە ئەو منداڵانە، یان ئەوەی دەیخۆن ناتەندروستە. جا خواردن ئەگەر هەر نەیخۆی باشترە، نەک بیخۆی و ناتەندروست بێ. زۆربەی شیری بەسەرچوو دەخۆن، یان دایکەکانیان ئەوەندە برسین، شیریان ئەوەندە تێدانێ منداڵەکان تێرکەن. 100 ملیۆن منداڵی ئاوامان هەیە لەسەر گۆی ئەم زەویەدا لەم سەعاتەدا. هەمووشی هۆکارەکەی هی ئەوە نییە کەسێک جەنابەت ئێستا بە مێش کتابێ باشە ئەو خوای ئەرحەم الراحیمینە کە ئەم هەموو ڕزق و ڕۆزیەی لەسەر زەویدا دروست کردووە. ئێستا خەڵک لە هەموو کاتێ زیاتر دەبوو تێر بێ، چونکە ئێمە جاران بەز وشکانیمان هەبوو، ئێستا دەریاشمان هەیە، ئێستا ئەوەندەی لەسەر وشکانی جوڵە هەیە بە ئاسماندا هەیە. هەموو ڕۆژێ 30,000 فڕۆکە بە ئاسماندا گەشت دەکا، هەمووشی بەرهەم پێشکەش دەکا، هەمووی ئیقتصادی وڵات دەبێ. ئەو هەموو نەوتەی کە ئێستا هاتوۆتە دەرەوە خۆ جاران نەبوو. ئەوە خەتای پەروەردگار نییە، نەعوذ بالله، ئەوە هەمووی خەتای ناعەدالەتی ئینسانە. ئەوە قسەی ئەو کەسانە نییە کە لە مینبەرەوە قسە دەکەن. ئەوە بەڕێزان لە ئابووری ناسەکان بپرسن. ئەو کەسانە کە بێدینیشن بەڵام پسپۆڕی بواری ئابوورین، دەڵێن ئەم سەرزەوی ئەوان دەڵێن وا دروست بووە، ئێمە دەڵێن خوا وای دروست کردووە. لە هەر شوێنێکە کۆمەڵە مرۆڤێک نیشتەجێ بن و بژین، خوا ئەو خاکەی وا دروست کردووە بە ئەندازەی ئەو خەڵکە بەرهەم پێشکەش دەکا، بە ئەندازەی ئەو خەڵکە کە پێی بژین بەرهەم پێشکەش دەکا و پاشەکەوتیشی لێ دەکا. بەرهەمێکی داوەتە ئەم شوێنە دەڵێتەوە بە ئەمەندە دەژی و هەروەها ئەوەندە پاشەکەوتت دەبێت، چونکە بەرهەمێکی کە هەیە لە وڵاتی خۆتانێ بۆی ئاڵوگۆڕی بازرگانی لە بینی وڵاتەکاندا هەبێ. یعنی الله سبحانه وتعالى سەر زەوی وا دروست کردووە، هەر گوندێک، شارێک، وڵاتێک لە شوێنێکا بژی ئەو خاکەی خۆی بەشی هەموو پێداویستەکانی خۆی دەکا و پاشەکەوتیش دەکا
و ئاڵوگۆڕی بازرگانیش دەتوانێت بکە بەڵام ناعەدالەتی ئینسان لەسەر زەویدا کە دەستی بەسەر ئابوووریەکەدا گرتووە ئەو هەموو خەڵکە 844 ملیۆن خەڵک شەوانە بە برسێتی دەخەوێ و بەیانی کە هەڵدەستێ محتاجە بۆ نانێک لێرەدا لە ناوەڕاستی حەفتاکانەوە لە جیهاندا مستەلەحێک کاتە ئاراوە کە ناونیشانی وتاری ئەمڕۆمانە بە ناونیشانی ئاسایشی خۆراکەوە بە ئینگلیزی فود سکیۆریتی فود سکیۆریتی واتە ئاسایشی خۆراک کە ئەمە پێناسە کورتەکەیەتی بەرهەمهێنانی خۆراک لە ناوخۆی وڵاتدا بە شێوەیەک کە بتوانرێ پێداویستیە ناوخۆییەکانی دانیشتوانی ئەو وڵاتەی پێپڕ بکرێتەوە یان بە سادەتر دەوڵەت بتوانێت لە ناوخۆی وڵاتەکەیدا خۆراشی پێویست بۆ دانیشتوانەکەی مسۆگەر بکات ئاسایشی خۆراک فود سکیۆریتی بریتیە لەوەی کە ئینسان لە ناوخۆی وڵاتە بەرهەمەکانی خۆی بەشی خۆی بکە محتاج بە دەستی وڵاتانی دراوسەی نەبێت ئەوە ئاسایشی خۆراکەکەت مسۆگەرە ئەگەر ئاسایشی خۆراکت مسۆگەر بوو ئەمجا ئاسایشی نەتەوەیشت مسۆگەرە دوای ئەوەی ئاسایشی خۆراک هاتەکایەوە زانانی بواری سیاسی مستەلەحی ناشنال سکیۆریتیشیان هێنایە ئاراوە واتە ئاسایشی نەتەوەیی ئاسایشی نەتەوەیی بریتیە لە پاراستنی دەوڵەت لە هەر مەترسیەکی ناوخۆیی یان دەرەکی ئیتر مەترسی سەربازی بێت یان ئابووری دەستگای ئاسایشیشی ئەوەیە ناوخۆی وڵات بپارێزێت لە هەر مەترسیەک کەوا دێتە ڕێگای سەربازی بێ یان ئابووری و لە دەرەوەش ئەو مەترسیە سەربازی و ئابووریانە نایەتە سەر دانیشتوانەکەی لەبەر ئەوە هەر وڵاتێکی دنیا ئەگەر بیەوێ سەروەری خاک و نەتەوەکەی نەکەوێتە ژێر مەترسی هیچ وڵاتێکی دیکەوە پێویستە ئاسایشی خۆراک یەکەم جا بەرقەرارکە ئەمجا ئاسایشی نەتەوەی دەپارێزرێ قورئانی پیرۆزیش لە سوورەتێکی بچکۆلەدا لە سوورەتی قوڕەیشا باسیەوە دەکا الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف برسيتي لقل ترسا بيكون تيري وأمينيش بيكون أو دوانا لازم وملزوم يكن كشتوكال سرچاويشي بهيزة ودا بينكردني آسايشي خوراك بۆیە ئەو وڵاتانەی کەوا سەربەخۆیی خۆیان ڕاگەیاندووە پێش هەموو شتێک ئاسایشی خۆراکی خۆیان دابین کردووە وڵاتێکی وەکو ئیسرائیل کە تازە دەوڵەتێکی دروست بووە لە 195 پێداویستی خۆراشی خۆی لە ڕێی کشتوکاڵەوە بەدەست دێنێ ئێستا ئیسرائیل نەک هەر وڵاتە عەرەبیەکان دوژمنی بن ئەمریکاش دوژمنی بێ منەتی نییە چونکە لە 195 بەرهەمی ناوخۆی بەشی خۆی دەکا ئاوا خۆی بنیاد ناوە ئەمریکا و چین و ئوسترالیا سێ وڵاتن دەستیان بەسەر تەواوی بازاڕی جیهاندا گرتووە لە ڕێی بەرهەمی کشتوکاڵیەوە ئەوەندە کشتوکاڵ دەکەن ئێمەوە زین ئەمریکا بەس نەوتە لە ئەمریکادا کشتوکاڵ زۆر لە پێشنەوتەوەیە لە ئوسترالیا لە وڵاتی سیندا ئێمەوە حاڵی من بازرگانانی ئێمە دەچن لە سین بەس دەڵێن کەلوپەری کارەبایی دروست دەکرێت بەڵام وانە وڵاتی چین ئەوەندەی گرنگی بە کشتوکاڵ دەدا دەستی بەسەر تەواوی بازاڕی جیهانا گرتووە خۆراکی بۆ هەموو جیهان ناردووە لە وڵاتانێکدا کە خەمی ئاسایشی نەتەوەییانە ئاسایشی خۆراکیان پاراستووە وڵاتێکی وەکو سعودیا پاشە و مەلیکێکەکانی حەز ناکەن ئەو دەسەڵاتە لەدەستدان بۆیە ئەگە گەنم لە دەرەوە بکڕێ وڵاتی سعودیا زۆر لەسەری هەرزانتر دەکەوێت لەوەی کە وەزارەتی کشتوکاڵ بۆ جوتیارەکانی سەرف دەکات ساڵانە وەزارەتی کشتوکاڵی سعودیا ئەوەندە ملیار دۆلار ئەدا بە جوتیار لە فەلاحەکانی تراکتۆری ئەداتێ توێتای فەلاحی ئەداتێ کوری کیمیایی دەداتێ پارەی جووتی ئەداتێ دەڕاستەی بۆ دەنێرێ هەموو شتێکی پێشکەش دەکەڵە بەس ئەوەندە گەنمەکە لە وڵاتەکەی خۆمانە بڕێ نیوەی ئەوە بدا بە گەنم لە دەرەوە بیهێنێ بەسیەتی لیان پرسیون بۆ وا دەکەن ئەڵێ بۆ ئەوەی نانم نەکەوێتە دەستی بێگانەوە ئەو کاتێک کە نان و گەنم لە دەرەوە هێنا وڵاتەکەم لە ژێر مەترسیدایە با تەواوی پارەکانم بۆ فەلاحی خۆم بڕوە بۆ ئەوەی نانم لە دەرەوەی وڵاتەکەی خۆمەوە بۆنەیە وڵاتێکی وەکو یابان لەبەرەوەی وڵاتێکی کشتوکاڵی نێو شاخاویە برنج مەرەزە لەوێ زۆر بە زەحمەت دەکرێت کاتێک کە فەلاحەکانی هەڵدەستن شوێنی وهەیە بە کۆڵ خۆڵی بۆ دەبەن و گۆلێکی مەرەزە دروست دەکەن و دەیچێنن کاتێ بەرهەمەکە دەکەوێتە بازاڕەوە چەند قاد لە برنجی هێندراوی دەرەوەی وڵاتەکە هەر گرانترە کەچی یابانیەک تا کیلۆیە برنجی خۆی هەبێت لە ناو شارەکەی خۆیدا ناچێتی دەرەوە بکڕێ ئەو خەڵکە وڵاتی خۆی خۆش دەوێت ئەڵێ جوتیارەکەی خۆم با وەڕز نەبێت لە فەلاحەتی بڵێ بەرهەمەکەم پارە ناکە بە گرانتر زۆر بە گرانتر دەیکڕێ بۆ ئەوەی جوتیارەکەی خۆی لە ناوە پشتی نەشکێ و پشت لە فەلاحەت نەکە ئەمجا یابان دەچێتە ئاستی تەکنۆلۆژیای زانستیەوە
ئێمە وا دەزانین فەلاحەت و کشتتوکاڵی یعنی دواکەوتن ئەڵە کۆمەڵگەیەکی کشتتوکاڵیە بەڵام نەخێر کشتتوکاڵ زۆر لە پێشترەوەیە بۆیە ئاسایشی خۆراکی وڵات پەیوەستە بە دادپەروەری لە دابەشکردنی خۆراک سەروەت و سامان و هەلی کاردا بۆ ئەو خەڵکە ئەو کات ئاسایشی نەتەوەیش پارێزراو دەبێت زۆر وڵات هەیە کە بەرهەمی زۆرە کەچی دایمە ئاسایشی خۆراکی لە مەترسیدا و خەڵکەکەی دایمە حەسار و گەمارە و برسێتیان لێیە بۆ نمونە سێ وڵات جەنابتان هەمووتان بیستوتانە عێراقی ئێمە لەوەتی هەیە مشکلەی اقتصادی هەیە ئەگە ساڵێک تێرین 10 ساڵ مشکلەمان بۆ دروست دەبێتەوە دیسان گەماروی ئابووری و دیسان برسێتی و دیسان قاتوقڕی و دیسان ششارنەوە دروست دەبێت ئەوە لەوەتی ئەو عێراقا هەیە هەروە هاتووە وڵاتی میسر وڵاتێکی دەوڵەمەندە هەل بەس گەشتیاریەکەی شەرمشێخ و ئەوانەی هەموو میلەتی میسر دەژێنێ کەچی دەتانبینی لە زمانی عێراقی کۆنیشدا ئەو میسریە داماوانە بە سوراحیەک و 6 پەرداخەوە کۆڵان بە کۆڵان دەگەڕان ئێستاش خەڵکیان هەیە لێرە هەر ماوەتەوە بە هەموو دنیادا میسریەکان لە برسانە کۆچیان کردەوە ڕۆیشتون بۆ وڵاتان هەموو زانای گەوریان چۆتە ئەمریکاوانە خزمەت بە ناسای ئەمریکا دەکا نانێکی لە وڵاتەکەی خۆیان دەست نەکەوتووە ئەو زانە فەلەک ناسە گەورانە بۆ ئەو میسرە وای لێ هاتەوە وڵاتی هیندستان کە سەرچاوی حەزارەت بووە لە طب با ئێستاش هیندستان یەکەمە کەچی خەڵکەکەی برسین لەو دی و مەطعەمێکەوە ئەڵێن مریشکێک بخۆی ڕانە مریشکێک بخۆی کابرا لەو دیەوە چاوەڕێ بەڵکو یەسخانەکەی بکرۆژەگە تۆ گۆشتەکەت خوارد ئەوەندە خەڵک برسیە ئەو هەموو بەرهەمەشی هەیە ئاوا سەرچاوی حەزارەتی دێرین بووە بەڕێزان بۆچی وایە دەبێمە پرسیار بکەیت بۆ عێراق بۆ میسر بۆ هیندستان مێژووی دێرینی ڕافیدەینی هەیە لە زمانی فیرعەونەوە میسر هەیە هیندستان لەوەتی هەیە هەر لانکەی شارستانیەت و طب و علم بووە بۆ برسین زانایان دەفەرمون لەبەر ئەوەی ئەم دێڕە زۆر مهمە کەمترین ڕێژەی دانیشتوان کۆنتڕۆڵی زۆرترین ڕێژەی داهاتی وڵاتیان کردووە کەمترین ڕێژەی دانیشتوان زۆرترین بەرهەمی وڵات لە دەستی ئەواندایە هەها لە میسرە حوسنی موبارەک بەرجی کردووە 1 ملیۆن دۆلاری تێچووە لە یەک قادا بۆ ئەوی ناوەکەی بەچنین لە ناو خۆیدا بچندرێ 1 ملیۆن دۆلاری دەدا بە قاتێک کابرای میسریش لە برسانە نان دەستی نەدەکەوت زۆر کەمترین ڕێژەی دانیشتوان زۆرترین داهاتی وڵاتی بەدەستەوە بێ ئەو وڵاتە ئەگەر لەسەر کانگەی نەوت بێ وەکو کوردستان و عێراقیش قەسەم بەخوا هەمیشە برسیە ئەوە خەلەلەکە لەوێدایە ئەبێ ئەوە چارەسەر بکرێ بۆیە ئیسلامی ئێمە عولەماکانی ئێمە مشایخینی ئێمە زۆر جار کە دەڵێن عالم و پیاوچاکان خەڵک وا دەزانێ وەلی خوا ئەوەیە لە ئەشکەوت تا ژیابێ نەبابە عولەمای ئیسلام پیاوچاکان دۆستان شێخانی طەریقەت و ئەهلی تەکیە و خانەقاکان ئەمە قسەیان بووە کە سەفیانی سەوری پێشەوای پیاوچاکان فەرموویەتی سفیانی سەوری دەفەرمێ ما وضع رجل يده في قصعة رجل إلا ظل له هر وقت إنسان دستي بر بو سيني و سفري برانبركي و چند پاروانانشي لسر خوارد إلا زليل و سرشوري دبه چند پارواناني خلقت خوارد به ئەوەندە چاوبەرەژێری خەڵکی و زمانت کورد دەکرێتەوە ئازادی لەدەست دەدەیت جامە بۆ تاکەکە زوایە وەڵڵاهی وایە بڕۆ دەعوەتی کابرایەک بخۆ هەر کە چاوت پێکەوت خۆت بە نەزاری دەزانین دەبێت حەق خۆ بشاریەوە بۆیە ضرورە 3 کەس خۆ پارێزن لە خواردنی نانی خەڵک خەڵکێک وا نەزانێ ئەمانە خوا نەخواستە متەکەبیرن بێزیان نایە خوا نەخواستە خۆیان بە گەورەتر لە خەڵک دەزانن ناچنە ماڵی خەڵک نە ئەوە حەقیقەتێکە بۆ ئەوەی سەرشۆڕ نەبن بۆ ئەوەی زەلیل نەبن یەکەم کاربەدەستانی حکومەت هەر کەسێ پۆستێکی ئیداری هەبوو دەبێت لە داعوەت و داعوەتکاری ئەو خۆ پارێز بێ بۆ ئەوەی لە کاتی ئیدارەدا لە کاتی حکومڕانیدا منەتی بە کەس نەبێ ئەینا چەند داعوەتی ڕێز عەشیرەت و ئانەت خوارد بێ ئەوەندە زەلیل دەبی دووەمیان عولەمای ئیسلام مەلای مزگەوت ئەبێ حەتا بۆی بکرێت لە خواردنەوەی پەرداخێک ئاو خۆ پارێزێ جا چ جای قڕ بەسەر ئەو مەلای پیاوی حیزب و حکومەت بێ ئەی قڕ بەسەر ئەو مەلایی کە حیزبی بێ کە پارە لەم حیزب و ئەو حیزب وەرگرێ ئەگەر نانی خەڵکی موسڵمانی گەڕەکەکەت خۆی زەلیلی بی ئەیە بێ حیزبێک چۆن زەلیلت کە و زمانت ببڕێ بۆیە مەلای مزگەوت نانی جۆی خۆت بە وشتی بخۆ قەل و پڵاوی خەڵکی گەڕەکەکەت و شارەکەت و حیزبەکە و حکومەتەکە مەخۆوەری مەگرە چونکە زمانت ئازادە هەموو جار ئێمە دەڵێن بە فەزلی خوای گەورە ئەو قسەی کردومانە بە حەقی دەزانین چێش پێی ناخۆشە ئەوەی داوی نەبابی بڕێ ئەو معاشەی کە هەمانە مەمان دەنێ ئەو پۆستێک کە هەمانە لێمان بستێننەوە سێمیان حاکمی دادگا کە ئەلحەمدولە ئەو حاکمانەشمان هەن من برادەرم هەبووە دادوەرە و توێتی وەڵڵی پێم خۆشە ڕۆژێک بە یەکەوە چایەکمان بخواردایەوە قەسەم بەخوا تا لەسەر مێزی دادگا بم نمەشی ماڵی هیچ کەسێکم نەکردووە حاکم بۆ ئەوەی چاوبەرەژێری هیچ کەسێک نەبێ
نابێ نانی کەس بخوا دەست بۆ سفرەی کەس درێژکا بۆی نەوەک لەسەر مێزی دادگادا ڕۆژێ فڵان کەس کەتنێک بکە و ئەم چاوبەرە ژێری نانەکەی بێ جا ئەگەر حکومەتێک وابێ ئەگە وڵاتێکی ژوابێ تۆ لە دەرەوە یارمەتیت بدرێ چاوبەرە ژێر دەبی ئێمە هەتاماوین دەبێ مەمنونی ئەمریکیەکان بین کە دەرگای خێریان لێ کردوینەوە کە کۆمەکیان جاری وایە پێ کردوین ئەها زەلیلیان دەبی زۆرجار ئازادیت بەرامبەریان لەدەست دەدەیت سێ هێز هەیە خۆشەویستان لە دنیادا قوة المنصب قوة العلم قوة المال هێزی پلە و دەسەڵات هێزی زانست هێزی ماڵ و سامان ئەم سیانە حەسێکیان پەیوەندیان بە یەکەوە هەیە هەر کامێکیان بەهێز بێ ئەوی تریان بەهێز دەبێ ئێستا زانست لەکوێ زانست پێش دەکەوێت لە وڵاتی دەوڵەمەندە پێشکەوتوترین زانکۆکانی جیهان لە شوێن لە ئەفریقیان نەوەڵە لە ئەمریکان لە بەریتانیان چ وڵاتێک هێزی سیاسیەکەی بە قووەت بێ مەنسەبەکەی و ماڵ و داراییەکەی زۆر بێ لە ڕووی اقتصادەوە بەهێز بێ عیلم لەوێ پێشکەوتووە وەکوێ عیلم تیا پێشکەوێ و بە قووەترین زانکۆکانی پێشکەوتووی هەبێ ماڵیش تێدا زۆرە ئێستا وڵاتێکی وەکو بەریتانیا بەس بە بزنسی عیلم بە زانکۆکانی نیوەی وڵاتەکە دەژێنێ ئەوەندە قوتابی لە وڵاتانەوە دەچێ و بەرهەمەکەی پێشکەش بە وڵاتە دەکات هەر کامێکیشیان لاواز بێ ئەوەی تریان لاواز دەکات عیلم لاواز بوو ماڵ کەم دەبێ قووەتیش جێل دەبێ وڵاتێکی وەکو مالیزیا عەرزی جەنابتان دەکەم ئەم سیانە چۆن تەداخولیان بە یەکەوە هەیە مالیزیا لەسەر نەخشە بەس ئەوە بوو ناوی هەبوو وڵاتێک بوون بە مەڕ و ماڵاتەوە دەژیان لە بیابانە وڵاتێکی دواکەوتوو برسی بێزانکۆ بێ سەقافەت خوای گەورە یەک سەرکردەی بۆ ناردن کە دکتۆر مەهاتی محەممەد بوو وەک ئەو پیاوە هاتە سەر حکم عەقڵێکی کراوە ئینسانێکی لەسەرخۆ هێمن ئینسانێکی بە قەناعەت و دەستپاک ئەم پیاوە بوو بە سەرۆشی ئەم وڵاتە بوو بە خێر و بەرەکەت بۆ مالیزیا یەکسەر دەستی کرد بە کوشت و کاڵکردن سەیری کرد ئەو خەڵکە هەمووی دانیشتۆ چاوەڕێی معاشێکی حکومەت دەکات هەموو زەویەکانی بوژاندەوە خەڵک داوایان دەکرد خورما بێنن بە خەڵکی وڵاتەکەی وت حەیفە ئێمە خورماخۆرەی دەرەوەی وڵات بین 2 ساڵ خورما مەخۆن نەمامی خورما دێنم لەو نەمامە خورمایانە دێنم کە زوو پێدەگا ساڵی لە جیاتی بەرهەمێک 2 جار بەرهەم دەگرێت ئێستا وڵاتی مالیزیا چوو لە دەرەوە نەمامە خورمای هێنا لەناو خۆیان ناشتی و متوربەی کرد لە داری ترا ساڵی لە جیاتی جارێک 2 جار خورما دەفرۆشێ بە وڵاتان وڵاتەکەی ڕزگار کرد مالیزیا ئێستا لە بواری ئەلکترۆنیاتە منافیسی یابان دەکات بۆیە سەرخانی تەکنەلۆژیا و تەندروستی و زانستی فراهەم کرد چەند قوتابی لە وڵاتی کوردستانی خۆمانەوە دەستێ لەوێ لە مالیزیا دەخوێنێ ئەو مالیزیا دواکەوتۆ کە ئێمە لە چاوانە زۆر پێشکەوتۆ بووین کاتێ قووەتی مەنسەب و قووەتی عیلم و قووەتی ماڵیان یەشی کرد بوون بە وڵاتیش پێشکەوتوو ئازادی وڵاتیش پەیوەندی بەهێزەوە هەیە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی تەفسیری قورئانە تەفسیری نابلوسی جلدی 4 لاپەڕەی 75 دەفەرمێ العلاقة بين الحرية والقوة علاقة متداخلة فأنت قوي إذا كنت حرا وأنت حر إذا كنت قويا لبين آزادی و هێزدا پەیوەندێکی تونند و تۆڵ و بە یەکاچوو هەیە تۆ بە هێزی کاتێک ئازادی هەروەها ئازادی کاتێک بەهێزی ماوەیە کە خۆشەویستان لە کوردستاندا دەنگۆی شتگرانبوونێک هەیە خەڵکێک مەترسی هەیە و شت دەکڕێ ڕۆژانە باسی ئەوە دەکرێت لەوانەیە خوا نەخواستە گرانیەک بێتەوە ئەمانە بەهۆی چێوە ڕوویاندا یەکەم دەستگاکانی ڕاگەیاندن تۆ تەلەڤیزۆن دەکەیتەوە هەر کەوشەی گرانبوونی شت و ئەوانت بیست لەخۆوە حەزەرێک دەکەیت دووەمیان چاولێکەری خەڵکی جەنابەت دەچێ میوانداری ماڵێک لەگەڵ ڕێز و حورمەتمدا دەچێ میوانداری ماڵێک زۆریشی ئەو میوانداریانە بۆ کات بەسەر بردنە کابرا بێش و کارە با بڕۆین بۆ ماڵی فڵان کەس لەوێ کۆمەڵە غەیبەتی خەڵک بکەین بزانێ فەیسبوک چی باسی خەڵک کردووە ئەینا ئینسانەگە خاوەنکار بێ حایفە لە ماڵەکەی خۆت ئادانەنیشی کتێبێک بخوێنیەوە شتێک بنووسی حەزارە سەقافەتی خۆت زیاد کەیت چ داوە لە مەجلیسی بێهودەی ناو ماڵان لەو ماڵەدا دادنیشێ باسی چی دەکرێت کابرا عیبی نەبووە لە ماڵی خۆیدا ئێوارە کە تۆ ڕۆیشتووی زۆر دڵ و دەروونێکی پاک و سافت هەبووە دڵ و دەروونت تێر بووە کە دەچی ماڵی فڵان کەس دەڵێ ئەوە تۆ هیچ نەکڕیوە ئەڵێ نەوەڵا ئەڵە من دەفەر دەشەکرم کڕیوە کە تۆ دێیتەوە یەکسەر چێز دەکەوێتە کەوڵتەوە ئەو شەوە مارکێتێکە دەستکە بچی نیوەی بکڕی ئەڵە بەخوا فڵان کەس دیارە شتێک دەزانێت کاکە با من چم نیوەی ئەو بکڕم ئێتر فڵان کەسیش لە تۆی دەبیستێتەوە سیارەکەی تۆ پڕە لە ئەشیا دراوسێکەش بلدێنێتە دەرەوە فڵان کەس ئەو هەموو شتەی کڕی با منیش چمێندێکتر بکڕم ئەو چاولێکەریە لە وڵاتی ئێمەدا بەبێ بنەمای زانستی زۆر زەرەری لێداوین
جارشکە عەرزم کردن پاسپۆرتم دەردێنا سەرەتا لە سلێمانی پاسپۆرت نیوەی شەو خەڵک دەچوو سەرەی دەگرت دوای 2 مانگ ئەمجا بەرت دەکەوت بەیانێکیان سەعات دەوری 4 دەمە و پاییزێکی ساردا پیرێژنێک هەڵدە لەرزی بەتانیان تێوە پێچابوو هێستا 2 سەعات شەوی مابوو کە منیش وەکو ئەو خەڵکە چوم سەرنەگەر ئیشی وڵاتێکم هەبوو پاسپۆرتم زەرور بووم پێی لیان پرسی تۆ لە شەوە هاتووتی لە بناری قەندیلەوە هاتووم لە ئێوارەوە لە پاشی توێتادا بوو داماوە سەرما هەڵی لەرزان بوو پیرێژن 4 ڕۆژ عمرت ماوە پاسپۆرتت بۆ چییە بەو زمانە شیرینەی بناری قەندیل لێگوت هەموو جیرانن هەنا بۆ من نەمبێ هەموو دراوسەکانم دەریان هێناوە پاسپۆرت بۆ من نەمبێ تۆ هەموو سەفەری درێژت تا سلێمانی و هەولێرە باوەڕکە بە عمری خۆت وڵاتێک نبینی پاسپۆرتت بۆ چێ نە دراوسەکانم هەیە دەبێ منیش هەمبێ دراوسەکەت پاسپۆرتی هەبێ بێت تۆ هەت بێگە بە حیاتی پێویستن نەبێ جاوە شت بکڕێ هەر کە بینی فڵان کەس شتی دادەگرێت تەنێک گەنمی کڕیەوە ئەم دەچێت 4 دەکڕێ ئەویتر لە 10 دەکڕم ئەوە چاودێکەریە و کە دەستگاکانی ڕاگەیاندنیش بەداخەوە ڕەفتاریان خراپە هەر باسی گرانی و باسی قەیران و باسی نەبوونی و گەنم ئەوەندەی چوە سەر و ئەوەندەی چوە سەر ئەوەندە ڕیکلامی بۆ دەکا ئەوەی کە هیچیش مەبەستی نەبووە ترسێک بە دەرونیا دێ دووەمیان کە هۆکارێکە خەڵک ئاوا شت دەکڕێ و ترسێکی هەیە نەبوونی متمانەیە لە نێوانی میلەت و حکومەتدا میلەتەکەی ئێمە متمانەی بە حکومەتەکەی نەماوە کەەوە زۆر خەتەرە متمانەکەی لە چیان نەماوە کاکە ئێمە گرانیترمان زۆر بینیوە ئەم خەڵکەی ئێمە زۆر مشکیلەی بینیوە کاتێک کە ئەم گرانی و نەبوونیانەی دیوە بینیوەتی حکومەت ناتۆتە سەرخەت بۆ نمونە لە کاتی بێموچەیدا هەر ئەوەندەی کوتیان پارەی بودجێی عێراق بڕا دۆلار دابەزی نەوت نرخیشکا یەکسەر حکومەت کوتی کاکە معاشەکە نادەمێ ئەبوایە حکومەت پێشتر ئەوەندەی پارە تاقەت کردایە کە موچەی هاوڵاتەکانی خۆی نەبڕیایە کاتێک کە من بزانم دەڵم سپێنێ ئەگەر حکومەتی کوردی ئینشاءالله ڕاگەیەندرا خوا نەخواستە سنوورەکان داخران ئەو کاتە حکومەت بەدەنگمەوە نایە ئەها چۆن کە پارەی بەغا بڕا لێرە معاشی منیان بڕی ئەو کاتەش کە نانەکەم بڕا حکومەت بەهانەوەمەوە نایە ئەو بێ متمانەیە وا لێ دەکا کە ئینسان هەمیشە خەمی خۆی بێت چونکە منداڵێک ئەگە بزانێ باوشی خەم خۆرێتی بەڕێزانێک مشکلەی نییە ئەها مناڵێکی بچکۆلە بێنە هەر نازانە دنیا چیە چونکە دەزانێت باوکی دەبێت بە هەر شێوەیەک بێنانەکەی بۆ بێنێتە سەر سفرە واللهی کە دەڵێن میلەت باوکی حکومەتە ئەبێ زڕباوک نەبێ ئەبێ باوکێکی دڵسۆز بێ ئەبێ ئەوەندە هاوڵاتی دڵنیا بێ من حکومەتێکم هەیە من ئاڵام هەیە من سەرکردەم هەیە من وڵات و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانێکم هەیە کە بۆتە تەویلا هەبینا وڵاخیان تێکە دەبێ خلافیەکەون چێچۆز پێ لێ نەدا ئەبێ بەخێوت کا حکومەت براکان نەک تۆ خەمیەوە بێ حکومەت بەخێوکە بێ حکومەت تۆ بەخێوکە ئەبێ خەمت بخوا تۆ هاوڵاتیی ڕاستەقی نەبی نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم کە ئینسان متمانەی بە حکومەت بوو غەدر لە پشیلەیەکیش ناکرێ لە ساڵی 2015دا لە مانگی لە 12/2/2015 ڕێک بەروارەکەیم لە یادا لە وڵاتی بەریتانیا پیرێژنەیەک لە شاری لیڤەرپولی بەریتانیا لە ئینگلتەرا لە ساتەکانی سەرەمەرگا بوو لەدای دادگا لە کاتب عەدلە وەسیەتنامەیەکی نووسیوە ئەڵێ من خاوەنی 450,000 دۆلارم 450,000 دۆلار سەرمایەمە نەدایکم هەیە نە باوک نە خوشکم هەیە نە برا و نە کەسوکار تەنها شتێک شکی دەبەم لە دنیادا پشیلەیەکە ناوی تنکەرە لەگەڵ ئەو پشیلەیە دەژیم لە وڵاتانە سەگ و پشیلەوانە زۆر هاوڕێی مرۆڤە وەسیەتی کرد لە دادگادا کاتێک کە من مردم حکومەتی بەریتانی بەسەر ئەم پشیلە ڕابگا و هەموو سامانەکەم و میراتەکەم بۆ ئەم پشیلەیە کە ناوی تنکەرە بوو بە خاوەنی 450,000 دۆلار تنکەری پشیلە کاتێک پیرێژن مرد حکومەتی ئەو وڵاتە هات لە ڕێی دەستگای بەخێوکردنی ئاژەڵانەوە پشیلەکەی وەرگرت خزمەتکاری بۆ گرت نانی سێژەمە گۆشتی چاک شوێنی گەرم و فێنکەرەوەی هاوینان هەموو ئەو پارەیە خراوەتە خزمەت ئەو پشیلەوە تا دەتۆپێ و جان لە دەست دەدا نابێ خیانەتی پێ بکرێ ئەمجا کە پشیلەکە هەموو پێداویستیەکانی جێبەجێ بوو ڕۆژە لە ژیاندا نەما ئەگە پارەیەک مایەوە ئەمجا دەسێتە خەزێنەی حکومەتەوە دەقەسەم بەخوا لێرە بوویایە پشیلەیەک 450,000 دۆلاری هەبێ دەیان مەسئولی نامەسئولی ئەم وڵاتی خۆمان لەم هەموو حیزبانێکیان لە هەموانیادا پیاوی واهەن وەڵڵی دەیگوت ئەو پشیلەیە خزممە دەیگوت من کاتی خۆی ئەوە سەیری سمێڵم کە ڕێک سمێڵم لە سمێڵی و پشیلەیە دەچێت لوتی تەزمیل دەکرد و پچوشی دەکردەوە بۆی بڵێن خزمی فڵان پشیلە تنکەری پشیلەیە بۆی میراتەکەی بۆ ئەو بێ دەیخوات خەڵ پشیلە قوت دەدا پارەی وای هەبێ
بەڵام بۆ بەریتانیا بۆ تۆ ئەو پێش دەکەی و تۆ دوا دەکەی بۆ تۆ دەبێت لێرە بچیلەوە بخوێنی ئەو نایە بۆ ئێرە بۆ ئەو مامۆستای تۆ دەبێت بۆ ئەو سەربازی دێنێت تۆ فێر دەکات چونکە ئەو مافی یەک پشیلە دەپارێزێ خیانەت بەو وەستێتی پیرێژنەیەک ناکات ئیتر کەیفی خۆیەتی بۆ شێ بەجێهێشتووە لە وڵاتێکی وەکو ئێراندا لە هەموو شاری تاراندا بگەڕێتتر ئێران بە هەموو مکەسەراتێکەوە کە هەیەی بە هەموو ئەوستەمەی لە نەتەوەکانی خۆی دەکات بەڵام مەبەستم متمانی نێوان هاوڵاتی و حکومەتە یەک کیلۆ ئاردێک لە هیچ ماڵەکانیە یەک بەتڵغاز لە هیچ ماڵەکانیە یەک لیتر نەوت لە هیچ ماڵەکانیە یەک ماڵتانشی ئەو لە سەربانی ماڵەکەی دانیە یەک کەسیش دڵی من نامرتاح نییە چونکە دڵی حکومەت دڵنیام کە هەر وەختێ بچمە دەرەوە نانەوەیە کراوەتەوە دڵنیام پێویستیم بە لیترێک نەوت نابێت تااقەتی کەم و پاشەکەوتی کەم و دەبەرمین لە هاوی نابکڕم چونکە دڵنیام حکومەت بێغازمی ناکە دڵنیا لە حکومەتەکەی خۆی ئێمە یەک کار مشکیلەمان هەبوو کە بانک لێرەدانیە هەموو وڵاتانی سەرزەوی جەنابتان زۆرتان گەڕاون یەک کەس دینارێک لە ماڵیەدا نەندراوە یەک کەس وردەی پێ نییە 1000 دینارێک دەدەنەوە لە ڕوو نابیدەوە بە کابرا ئەوەندەی تێب لێدراوە ڕۆژی 100 جار دەستا و دەستی کردووە لە هەموو وڵاتی پێشکەوتی دنیادا کە هیانە بەقەدەر 26 ساڵی ئێمە حکومڕانی نەکردووە کارتێک لە جیشفان تایە ڕقم حسابێکت هەیە لە بانقا نەکەس پارە لێ دەدزێ نەکەس خیانەت لێ دەکا نەکەس مشکیلەت هەیە ڕاو ڕوود بیفڕێنێ کارتێک لە با خەڵتایە دەچێت دوکانێکەوە حسابەکەی خۆتی دەخێت سەر و کابرای دوکاندار نە باقی وەرگرتۆ نە پارەی وەرگرتۆ نەیت حیسابی تۆ بۆ ئەو دەڕوە سواری سارێک دەبێ ڕقەمەکەی لێ دەی حسابەکەی تۆ چێتە خاوەن تەکسێکەوە هیچ کەس پارە نابینێ هەمووی پارەکەی خۆ داوەتە حکومەت و متمانەش هەیە لێرە یەک کەسم پێ بڵێ بتوانێت دینارێک بداتە حکومەت متمانەی نییە یەک بانکمان دڵی پشیلە لە سپی لێداوە یەک دیناری تیان نەماوە معقولێت تۆ بانقێکی حکومەتت یەک دیناری تێدا نەبێ ئەوە لەو کاتەوە خەتەر دروست بوو کە ئێمە 26 ساڵە خەڵک متمانەیەکی وای بۆ دروست نەبووە پارەکانی ماڵت ملیۆنە دینارت هەیە بچوانی لە بانقێکا داینەی بڵێ با کەس لێم نەدزێ فەقیرە کابرا 10 ساڵە پارەکۆ دەکاتەوە یەک شەو لە ماڵ نەبێت دز پارەکەی دەبا ئەمجا ئەبێ ئاسایش و پۆلیس و محکەمە و 1000 خەڵک بوختانی بۆ دەکرێت لە وڵاتانی پێشکەوتوودا ئەوە نەماوە نە بوختان بۆ کەس دەکرێت نە کەس بە دەست تاوانبار دەکرێت هەموو پارەکەی خۆ داوەتە دەست حکومەت دڵنیای هەر وەختێ بتەوێت دەداتەوە چی بکەین باشە یەکەم لە شریعەتی ئیسلامدا جام قسانی کەم بۆ جەنابتانی دەکەم خەڵکی خوا نەخواستە ناڵێ مامۆستا بۆ خۆی وا دەڵێ ئەوە زۆر جە نامەوێت ناوی کتێبەکان بڵێم ئەینا یەک قسەیەک ناڵین سەرچاوەکەی لە لای خۆم لە کتێبان نەنووسرابێ هیچی نەی فەیسبووکە نەی ئینتەرنێتە نەی سایتێکە ئەمانە هەمووی سەرچاوەکانیان کتێبە لە مەوسوعەی فقی کوێتیدا لە مجەلەدی دوودا لە لاپەڕی 350دا علەمانی ئیسلام ئەمان بەیەمەوتووە دەڵێ إذا توقعت الدولة نزول نازلة بالمسلمين من جائحة أو قحط أو حرب أو نحو ذلك وجب عليها أن تدخر لهم من الأقوات والضروريات ما ينهض بمصالحهم ويخفف عنهم شدة هذه النازلة واستدلوا بقصة يوسف علماء الشرع دفرمون أجد دولة حكومة هستي كرد كوا كارساتك بريويا لبرسيتي لقراني وشك صالي لبوني الشر والشوض وقماريش آبوري دجمناني ولاتكت بسردا واجب لسر حكمت وجب عليها إيشي سرشاني حكمت أويا تواوي مغزانا كاني بركا لخواردن تواوي بيداويستيكاني درمان و بيداويستي بزيشكي و خوێندەواری و مەکتەب هەموو مەغزانەکانی خۆی پڕکە بۆ ئەوەی ئەگەر خەڵک ترسێکی بۆ هات حکومەت بەهانایەوە بچێ بڵێ مەترسە من ئەوەندەم پاشەکەوت کردە تۆ ترسن نەبێ وەکو باوشێک وام کە تۆ مناڵەکە خەمی هیچ نییە و باوەک لەسەرەوە خەمخۆرتە دەڵێن بەرگەڵشمان بەسەراتەکەی حەزەتی یوسفە فما حصدتم فذروه في سنبله إلا قليلا مما تأكلون تا آخری ئاەتەکان یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو 7 ساڵە گەنمی جانی چاند دوایی لە 7 ساڵی گرانیدا بە گوڵەوە هەڵگیرا بوو خواردی بەسەراتەکە هەمومان دەیزانین 4 شتی ئابووری لە سەراتی حەزەتی یوسفا هەیە یەکەمیان الئینتاج الادخار الاستهلاك التوزيع ئەو بنەماکانی ئابوورین ئابووری پێشکەوتوو ئەوەیە لە کاتی هەرزانیدا ئینتاج بکە بەرهەم بێنە هەروەها ئیدخار پاشەکەوتیش بکە لە هەرزانیدا دوو شت دەبێ بکەیت یەکەمیان بەرهەمت زۆر بێ دووەم پاشەکەوتی لێ بکەیت هەمووی نەخۆی لە کاتی گرانیدا الاستهلاك التوزيع بەکاری بەریەوە لە کاتی گرانیدا ئەوەی پاشەکەوتت کردووە هەروەها بە جوانیش تەوزیعی کەیەوە بەسەر خەڵکە وەکو یوسف بە بێ جیاوازی بەشی هەموو خەڵکەکەیدا کەواتە حکومەت پێویستە لەم زروفەدا تەواوی مەغزن و کۆگا و سایلۆکانی پڕکە لە تەلەڤیزۆنەوە نیشانی خەڵکیدا بڵێ خەڵکینە ئەوەندەمان شت هەڵگرتووە دڵنیابن چەند ساڵ خوا نەخواستە ناحەزانی کورد و کوردستان گەمارۆمان لە سەدانن بە خەیاڵماندانایە
تۆ کە لە تەلەڤیزۆنەوە ئەو هەموو کۆگایانت بینی و متمانەشت هەبوو بە فۆرمی خۆراک لە کاتی نەبوونیدا خوا نەخواستە کە نابێشتیوە بەسەر تا تەوزیع دەکا دڵنیا بە ترسێک لە قەڵبتان نامێنێت ترسێک لە ماڵتان نامێنێت ئەو کاتە پەلاماریشت کڕین نادەیت چونکە دڵنیای کە حکومەت خەمی هەموو شتێکی خواردووی کە بەداخەوە من ئەوە کەمتر دەبینم. دووەمیان هاوڵاتی با چاودێکەر نەبێ بەڕێزان ماڵەکەت مەکە بە مەغزەن با نەبیتە پەیژەی بازرگانانی چاوچنۆک شت بکڕە. دوو مستەلەحی شەرعی هەیە نابێت تێکەڵاویان کەین. یەکەمیان ئیحتیکار دووەمیان ئەلئیدخار ئەو دوانە لێک جیاوازن. احتیکار لە ڕووی شەرعەوە ئەوەیە تۆ شت بکڕی بۆ ئەوەی دوایی بە خەڵکی بفرۆشیەوە بەگران بڵێ من 20 تەنەکە ڕۆن دەکڕم هەر 10 تەنەکەی خۆم دەخۆم 10 تەنەکەی بە دراوسەکەم دەفرۆشم بە 5 قیمەت کە ئەو نەیبوو ئەمە زۆر خراپە. بەڵام ئیدخار چیە؟ ئیدخار واتە پاشەکەوتی هەندێک زەخیرە بکەی بۆ کاتی لێ قەومان و نەبوونی ئەمە لە ڕووی شەرعەوە مانع نییە. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی صحیحی بوخاری کە لە فتح الباریدا لە مجلدی 9 لاپەڕەی 501 لصحيح بخاري فرمى كان رسول الله صلى الله عليه وسلم يبيع نخل بني نظير ويحبس لأهله قوت سنتهم. كاتب پیغمبری خدا صلی الله علیه و سلم خورماکانی بنی نظیر فروشت پارەکەی وەرگرت بەشی 1 ساڵ خورما و ئارد و پێداویستیەکانی ماڵی بۆ خێزانەکانی دابین کرد. واتە پیغمبری خدا صلی الله علیه و سلم قوتی 1 ساڵ نان و پێخۆر و پێداویستی 1 ساڵی بۆ ژن و منداڵەکانی دابین کردووە. ئەوە پێغەمبەری خوا وای کردووە مانع نییە تۆ بچی نانی ساڵێک بکڕی. ئەمە پێ ناوەتە احتیکار چونکە نێتی فرۆشتنەوەت نییە. لە حاشیەی جەمەلدا لە شەرح مەنهەجی فقهی شافعیدا لە مجلدی 3 لاپەڕەی 93 دا دەفەرمێ يكره ادخار ما فضل عن كفايته لمدة سنة. خراپە زیاد لە پێویستی ساڵێک بکڕی کەواتە گەس جەناوتی فەردەیە شەکت بکڕی 2 فەردە برنج بکڕی 2 تەنەکە ڕۆن بکڕی هیچ مانعێکی شەرعی نییە. بەڵام بەڕێزان تۆ بچی 10 تەنەکە ڕۆن بەخوا خەڵکم 20 و توێنی 20 تەنەکە ڕۆنم کڕیوە ئەی بیری ئەوەی نەکردوێتەوە کە پێمان وتووە ئەوڵای خۆڕاز دەکەی کاکە مە دوای 2 ساڵیکە بەسەر دەچێت خۆ تۆ نیوەی ناخۆی دوای بە فڕێ دەی بێتە ژەهر لە ماڵەکەتە ئەوێ دەستی خۆت فڕێ دەی ئەبێ فڕێ دەی قەیناکە دەتوانێت خەڵک هەندێک شت بکڕە گرانیش لە بازاڕە دروست نابێ واگە خەڵکیش قوتی ساڵێکی کڕی مەغزانەکان ئەنتری بە چی بفرۆشێتە تۆ شتێک کڕیوە تازە چی کەشت لێ بکڕێ یەکسەر هەرزانێک دەکەوێتەوە. میلەتی هۆشیار نایڵە گرانی دروست بێ سەرنجی ئەم بەسەراتە بدەن. لە وڵاتی ئەرجەنتینا کۆمپانیاکانی بەرهەمهێنانی هێلکە کە سەر بە حکومەت نەبوون و بەرهەمی بازرگانی ئازاد بوون لە دەواجنەکانە بڕیاریاندا کە هێلکە گرانکەن چونکە خەڵکی ئەرجەنتینی هێلکە زۆر بەکاردێنێ و زۆری دەخوا. هەموو شەریکەکان ئیتیفاقیان کرد کە لە بەیانیەوە نرخی هێلکە گران دەکەین. خەڵکی ئەرجەنتینیش خەڵکێکی خوێندەوارە خەڵکێکی هۆشیارە خەڵکێکی دڵسۆزە بۆ یەکتر. بەیانی کە چوونە بازار کابرا دەویست 10 هێلکە بکڕێ پارەکەی دەدا دەیانگو گران بووە ئەوە گرانتر بووە لە سعری ڕۆژان یەکسەر پارەکەی وەردەگرتەوە دەگوی هێلکە شتێک نییە مناڵەکانم ئەمڕۆ ئەگەر نەشی خۆن بمرن لە برسانە ناتوانم لەوە سعری خۆی زیاتری پێ بدەم یەکسەر دەگەڕایەوە نەیدەکڕی فڵان کەسیش دەهان نەیدەکڕی ئەو ڕۆژە هیچ هێلکە نەفرۆشە. بازرگانەکان وتیان مشکلە نییە خەڵک ناچار دەبێت ئێمە سعری خۆمان بەرز کردوێتەوە پەشیمانیش نابینەوە ئەبێ خەڵک هەر بیکڕێ ئەمڕۆ نایکڕێ بەیانی دەیکڕێ دوو بەیانی دەیکڕێ بوو بە هەفتەیەک هیچ کەسێک ئامادە نەبوو وتیان قەیچەکە خۆمان دەگرینەوە چەند ساڵە خواردومانە بە هەفتەیەک 2 هەفتە نەیخۆین قەیچەکە خواردنی تر بەکاردێنین موادی تر بەکاردێنین پەتاتە بەکاردێنین لە جیاتی هێلکە خەڵکەکە خۆی کرد کەس نەیدەکڕی کەس نەیکڕی مریشکیش لەولاوە بێڕەحمانە هێلکەی خۆی هەر دەکرد هەموو ڕۆژە پەیوەندیان بە بازاڕەوە دەکرد کابرای دوکاندار و مارکێتێک بەخوای چم نەفرۆشتووە بەرهەمی تازەم بۆ مەیەنن سیارەکان بەبارەوە دەگەڕانەوە بۆ دەواجنەکان. ئاخری خەڵکانی خاوەن دەواجن تینیان بۆ هات ئەو هێلکە هەموو خەسار دەبێت وتیان ئەوە بڕیارماندا هێلکە و بە سعری جاران بدرێتەوە بە خەڵک بەڵام میلەتی وشار وتیان نامانەوێت تازە بە سعری جاران نامانەوێت ئێوە ویستان زوڵم لە ئێمە بکەن دایان شکان بۆ نیوەی قیمەتی ئەوە وتیان هەر نامانەوێت باجی ئەو هەڵەیەتان بدەن. لە 175 تەخفیزات داشکاندنیان کرد واتە ئەگەر تەبەقی هێلکە بە 10,000 بوو بێ بە 2500 ئەمجا خەڵکەکە لێی کڕینەوە ئەوەندەیان زەرەر لە خاوەنەکانیاندا بۆ ئەوەی فێر ببن و داوای لێبوورنیش لەسەر تەلەڤیزۆن و ڕۆژنامەکان بکەن کە ئەی میلەتی بەڕێز ئێمە جارشکە هەڵەیواتان بەرامبەر ناکەینەوە. میلەتی وشیار دەتوانێت سزای کەسانێک بدا کە ناهۆشیارن و دەیانوێت گرانیمان بخەنە ناوەوە بۆ یابان بەڕێزان پێشکەوتەوە خۆ بد لە ماڵەکانیاندایە جومعە و جەماعەتیش ناکەن هی ئەوەیە وجدانێک بەرامبەر یەکتر هەیە
ئەو بوومەلەرزەیی لە تۆکیۆیدا کە 50,000 کەسی بە چەند چرکەیە کوژ هیچ ماڵ و حاڵیان نەما هەموو دوکانەکانیان ڕووخا کاتێک کە هێزی نێودەوڵەتی خواردنی بۆ بردن هەموو فلیمەکانیان گیراوە یەک کەسی یابانی سەرەبڕی ناکە نە دەنجەکە نە قڕەیەکە لێرە بۆە پەلاماری سیارەکان دەدا هەموو خەڵک سەرەی گرتووە ئەنجا پێی دەڵێن تۆ چەند سەرخێزان بووی فۆرمی خۆراکەکەی خۆی هەویەکانی هەیە دە کەس بووە ئەڵێ من 5 جان وەردەگرم ئەڵێن بۆ تۆ دەنی ئەڵێ نا 5 کەسم مردووە حیسەی مردوەکانم وەرناگرم خەڵکی ئێستاش بایعی مردوەکانی لە وڵاتی ئێمەدا دەخوا دێشتە جومعە و جەماعەتەوە بە حرامیشی نازانێ ئەو لەو وڵاتەدا ئامادەنی لە فڵان کەس مرد تازە نانەکەی کۆتایی پێهات یان سەرەی خۆی دەگرێت 200 کەسی دە پێشەوە بێ هاتوو هاوار ناکە من ماڵم نەماوە حاڵم نەماوە نانم نەماوە بە سەرەی خۆی بەبێ دەنگ هەمووشی بەری دەکەوێت وڵاتەکەش دروست دەبێتەوە لەبەر ئەوە ئێمەی موسڵمان ئەبێ بزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من احتكر فهو خاطئ يعني أي آثم أي عاصي لتفسير هذا فرمي هر کەسێ شت هەڵگرێ بۆ ئەوەی لە گرانیدا بە خەڵکی بفرۆشێتەوە ئەوە تاوانکارە إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين خاطئين بمعنى گونەهبار نییە يعني تاوانی کردووە تووشی تاوانی دڵڕەقی دەبێت چونکە ئەو کاتە ئینسان کە بیستی شت هەرزانە ناڕەحەت دەبێت کە بیستی شت گرانە و نەبوونێ دڵخۆش دەبێت پەنا بەخوا دڵت لەناو دەچێت قد نەچی شتێک بخری بازرگانی بەڕێز بەنێتی ئەوەی کە ئومێدت هەبێ شت گران بێ چونکە ئەو دڵت دەمرێ ئەو دڵت وەکو بەردی لێدێ بە خۆشی خەڵک ناڕەحەت دەبی بە گرانی دڵخۆش دەبی یاخوا کەس تووشی ئەو حاڵەتەش نەبێت با تەنها خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم دوعامان ئەوە بێ یەکەم خوایە ڕوومان لە تۆ بێ و گرانی تۆمان بەسەرانەیە خۆشەویستان ئێمە لە کاتی نەوەتەکانە کاتێک کە حەساری عێراقمان لەسەر بوو حەساری نێودەوڵەتیمان لەسەر بوو حەساری یەکێتی و پارتیمان لەسەر بوو گومرجی ناوخۆمان لەسەر بوو خەڵک بەچی پشتیشکا بەوەی سن و کولە هەبوو خۆگەنم زۆر دەهات کەس نەتینانی نەبوو بەڵام چونکە سنەکە دەیخوارد نانەکە نەبوو بەتایبەت منتیقەی سلێمانی دەڵێم کە من لەوێ شارەزام ئێمە ئەگە خوا دەکا لەم وڵاتەدا گرانی خوایمان لەسەر نابێ مەڕوومان لە خوا بە کەس باسی خوا ناکە بڵێ یا ئەڵڵا تۆ بارانی ڕەحمەت لە وەختی خۆیان بنێری لە سن و کولە و ئافاتەکانی زەوی بمان پارێزی حەشەراتمان بۆنەیە وەڵڵی ئەم کوردستانە خۆشەویستان ئەوەندە دەوڵەمەندە گەرمی چەندین وڵاتیش دابین دەکا بە ئیزنی خوا بەخوا برنجی چەندین وڵات دابین دەکات تەماتە و خیاری چەندین وڵات دابین دەکات ئێمە وڵاتێکین خەڵکێکی کەم خاچێکی بەپیت بەرهەمێکی زۆر ئەوە یەکەم شت دایمە باڕوومان لەخوا بێ ئینشاءڵڵا زۆر لە دوای نوێژەکانتانەوە لە شەو نوێژەکانتانەوە لە کاتی دوای جومعەکانتانەوە بپاڕێنەوە خوای لە گرانی خوای بمان پارێزی خوای ئافاتی ئاسمانی و زەویمان بۆ نەنێری بەخوا محتاجی دەستی خەڵک نابین دووەمیان با هەمیشە دوعامان ئەوە بێ با قسەمان ئەوە بێ با هەڵوێستی هەموو لایەنەکان ئەوە بێ لە ناو ماڵی خۆماندا کورتەبا بێ ئەینا بەخوا هەمومان بینیومانەوە زۆر ماڵ وەکو تاکە شەخص گەلێک دەوڵەمەند بوون چونکە کوڕەکان ناتەبابوون بەیەکەوە چونکە ئەولادەکان ناتەبابوون چونکە ماڵێکی پڕ لە ئاژاوە بوو خوا نانی بڕین چەند کەسە بوو لەم وڵاتەدا زۆر دەوڵەمەند بوو ماڵ و منداڵێکی ناڕەحمەت و پڕ لە ئاژاوی هەبوو ئێستا محتاجە بەدەستی خەڵک چەند کەسیش هەبوو هەژار بوو ماڵ و مناڵی بەڕەحمەت بوو ڕێک و پێک بوو خوا دەوڵەمەندی کرد بەخوا وڵاتیش ئەوایە هەر وڵاتێک میلەتەکەی تەبابێ ڕەبابێ بە ویژدان بێ بەرامبەر یەکتری خۆش بوێ قەت محتاج نابێگە هەموو دنیا بێ گەمارەی بخاتە سەر بەڵام بەخوا هەموو وڵاتان یارمەتیمان بدەن هەموو لە جیاتی دەریاکان ئاوی لێ بێتە دەرەوە نەود بێتە دەرەوە بەم ناتەبایەی ناوخۆمان مەترسی هەموو شتێکمان لەسەرە زۆر بەداخەوە ئەوانەی حکومڕانی کوردستانن 100 جار بێمنەتانە دەیڵێم خۆزگەل لە 91 وەکو لە دەستی ئەو زاڵمەی پێشوو ڕزگارمان بوو بەم حیزبانەی ئێستامان بکتایە کاکە ئێوە خەباتی خۆتان کرد شاخی خۆتان کرد ماڵتان ئاوا بێ لە ئێستاوە خوا حافیزتان بێ نەوەیەکی نوێ بێتە سەرکار و حکومڕانی مەدەنی ئەم وڵاتە بکە بە عەقڵیەتی شاخ و شۆڕژگێڕی عەقڵیەتی شار بەڕێوە ناچێ حکومڕانی جیاوازە لە ڕەبایەگرتن بەداخەوە زۆر مەکتەبی سیاسی دەبینم کە لە تەلەڤیزۆنا دەرەکەوێ بەخوا دڵی دیواخانە لەگەڵ حرمەتم بۆ ئەو دیواخانانەی کە نانی پیاوانەی تێدا دراوە سوڵحی بەڕێزی تێدا کراوە زۆر حیزب هەیە هەر ڕێک دیواخانە زۆر کەسی شەیە بە ناوی گۆڕانکاریەوە حکم دەکا هەر گۆچان بەدەستەکان و عینەک بە چاوەکان و سەرەسڵعەکانی زەمانی شەستەکانن ئەو هەموو خوێندەوارە ئەو هەموو دکتۆرایە ئەو هەموو ژنە بەتوانایە کەس نایەتە پێشەوە بۆیە دەبێت ئەمانە یان لاچن یان چاک بن یان پاک بن
یان باش بن لە ناو خۆتاندا تەبا و ڕەبابن یان بەجێمان بێڵن ئێمە خەڵکی بە توانامان زۆر حکمڕانیە وڵاتە بکە خوای ئیسلاحی حاڵمان بکەی خوا بەزەیت پێماندا بێتەوە یا ئەرحەم الراحمین گرانی تۆمان بەسەرانەیە بەرەکەتی ئاسمانمان هەمیشە بەسەرا بارێ بەرەکەتی زەویمان بۆ بڕوێ لە ئافات بە دوورمان کەی یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوا لە ناو خۆماندا تەبامان کەی هەر کەسێ قسەی خێری هەیە خوایە قسەی سەرخەی هەر کەسێ قسەی فیتنە دەکا لە بینی میلەتە خوایە دەمی داخەی خوایە هەر کەسێ قسەی فیتنە و ئاژاوە دەکا لە بینی ئەم میلەتایە خوا دەمی داخەی بەڵا بەسەر خۆیە بێنی بەخۆیەوە مەشغوڵی کەی هەر کەسێش حەزی لە تەباییە حەزی لە ئاشتیە حەزی لە خێرە حەزی لە خزمەتی میلەتە یار کەسێکەی خۆیە تۆش مۆفەقی کەی خوا دەست بگری بە باڵیەوە خۆیە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ئەڵڵا یا شافی ئەوەی نەخۆش و لەش بە ئازارە خوا شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵتەنگ و دڵبەخەمە خوا دڵخۆشی کەی هەر کەس دەستکوت و نەدارە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە منداڵەکانمان ساڵح و خواناس و دیندارکەی خاوەنی علم و حلم بن بە ئاواتی خۆیان بگەن یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕینەوە ئەو کەسانش کەوا منداڵیان نییە خوای ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی و پێ ببەخشی وڵاتەکەمان کوردستانەکەمان پارێزراوکەی عاقبەتمان بەخێر بجێڕی خوای عاقبەتێکی ڕوون چاوەڕێ ئەم میلەتی کوردستانە بکە لە گرانی و نەبوونی و لە شەڕی ناوخۆ لە فیتنەی ناوخۆ خوای بمان پارێزی لە بەڵای ناگەهان لە فیتنەی ئاخری زەمان لە شەڕی شەیطانەکانی ئینس و جان یا ڕەبی خوای هەموو لایەکمان کوردستانمان پارێزی هەر کەسێک دیفاع لەم کوردستانە دەکات لە پێشمەرگەی خۆشەویست لە هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ مرور یا ڕەبی خوای تۆش بیان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون